سڵاوتان لێ بێم کاتتان باش ئەمانەوێ لە دۆخی ئەو کەسانە بپرسینەوە کە لە ناو کارانتینەکاندان لە هەرێمی کوردستاندا ئەوترێت بەشێک لە هاوڵاتیان خوێندکاران مەرزی مونزریان لە دیالەوە هەڵبژارد بۆ ئەوەی بێنەوە بۆ ناو خاکی هەرێمی کوردستان تاوەکو خۆیان لە ژێر چاودێریکردن لا بدەن و نەچنە ناو کارانتینەکان ئەوترێ دواستەکاری هەیە تەکلیف دەکرێت بۆ ئەوەی لە ناو کارانتینەکان هاوڵاتیان دەربهێنرێن لە بارودۆخی ئەو کەسانە دەپرسینەوە کە لە ئێران و لە وڵاتانی دیکەوە هاتوونەتەوە تا چەنە دۆخەکە لە ژێر کۆنتترۆڵە و هاوڵاتیان دەکرێت بە سەلامەتی ئەم دۆخە تێبپەڕێنن لە بنکۆڵی ئەم جارەدا لەسەر ئەم پرسە گرنگە لەگەڵمان بن. لە قەزای شەقڵاوە لە 4 شوێنی تایبەتدا نزیکەی 350 کەس کارانتینە کراون. بەشێکی زۆری ئەو کەسانی لێرن نزیکەی 2 هەفتەیە لەم شوێنن. تەواوی پێداویستی پزیشکی و خواردن و پێداویستیەکانی دیکەی مانەوەیان بۆ دابینکراوە. ئەم دیمەنانەی دەیبینن کاتی ئامادەبوونی تیمی پزیشکیە کە دەیانەوێت تەواوی هۆتێلەکە پاکش بکەنەوە. ژوورەکان دەگەڕێن و پێداویستیەکانی خۆپارێزی دابەش دەکەن. دواتریش تیمەکانی ئامادەکاری خۆراک بۆ هەرژەمێک خواردنێکی تایبەت پێشکەش دەکەن. لێرە بە چیرۆکی خێزانە گاش نابووم کەوا دایک و کوڕێک دوایەوەی لە ڕێگای مەرزی مونزریە کە دەکەوێتە شارۆچکەی دیالە دەگەڕێنەوە و کارنتینە ناکرێن. ماوەی 4 ڕۆژ لە ماڵەوە دەمێننەوە. دواتر تیمەکانی ئاسایش داوایان لێ دەکەن ماڵی خۆیان بەرەو کەرنتینە بەجێ بهێڵن. پیاوی ماڵەکەش کە لە ئێرانیش نەبووە بە هەمان جۆر کەرنتین دەکرێت. ئەوان چیرۆکی خۆیان دەگێڕنەوە. جەنابتان خۆتان هیچ سەفەرێکتان نەکردو بەڵام لێرن و کەرنتین کراون. هۆکار چێ بەڕاستی؟ وەڵام من کە خێزانەکەم هاتنە ماڵەوە کە بە نەقلیات هاتن گەیشتنە هەولێر بە ساری خۆم چوومە دوایان هاتن لە ماڵەوە 4 ڕۆژ لەگەڵم بوون. دوایی ئاسایش تەلەفۆنی بۆ کردم گوتی مامەستا ئەوە کوڕەکەت لە ئێرانە تۆکتم بەڵێ وڵات چون پاسپۆرت شتەکانم نیشانیاندا تمەوە لە منزیرەت داخل بوونە لەوێندەرێ ختمی وەزارەت سەحی عراقی لێ دراوە فەحسیان بۆ کردوون فەحسی حەراریەکەیان بۆ کردوون کەم بڕۆن تاو کێشەیەک نییە. جاگەوان کە هاتنە ماڵەوە 4 ڕۆژ لەگەڵ من گوتم ئەگەر ئەوان دەبێ بێنە کەرنتینە دەبێ منیش بێم چونکە من 4 ڕۆژە لەگەڵ یانم. ئەگەر ناشێن لە ماڵەوە دەمێنینەوە ئەو شتێشتێکوتی نابا بێن فەحسێکیان بۆ دەکەین ئینجا دەیان بە قسەکتان لەگەڵ دەکەین. چوینە ئاسایش لێ ئێمەیان نەقلیەرەکە وتیان لێ لێژنە لەوەیە هاتین ئێرە کوتیان فەرمونون بڕۆن ژوورەوە هەندیش نەهیچ لە نێژ نەهەبوو نا هیچ شتێک هەبوو ئاتیادی ئەو لە ڕۆژی هاتی و نە فەحسێک کرا هیچ نەکراینە. فەحسێکمان بۆ نەکراوە. لە کۆتا ڕۆژەکانی خۆتان هیچ فەحسێکتان بۆ نەکراوە. فەحسێکمان بۆ نەکراوە تەنها فەحسی ئەوە تەنها وەک ڕێزم هەیە وەک دەرمان مێژ دێن ژوورەکان دەڕشێن بوو ئەوەی نازانم ئێمە چیمان گرتووە سمان نەگرتو بەڕاستی ئەوە شتێکی جوان نییە. ئێوە لەگەڵەوە نینەوە تاقیمە بکرێت ئەو دەرمانە مێژەکە تاقیماتەکە شتێکی باشە من پێما خۆشە فەحس تاقیمات دەکرێت بەڵام ئەتۆ دەبێ فەحسێکی منش بکەی ئایا من نەخۆشم نەخۆش نیم گرتوومە نەمگرتووە ئێمە 4 ڕۆژ لەنێو قەلەقیدا دەژین ناخۆشە باری نەفسیمان زۆر سەختە بەڕاستی. باری نفسی جناب 4 ڕۆژ ئێستا من نازانم نەخۆشم یا ساغم خێزانم نازانین نەخۆش یا ساغە کوڕەکەم نازانین نەخۆشیان ساغی و منزریە کە هاتنە ژوورێ لەوێ نێڵن بێتن ژوورەوە. ئێستا چەندەها کەسێ لێرەیە لەگە خانەوادەکانیان لە ماڵەوە بە ژیاون 3 ڕۆژ 4 ڕۆژ 2 ڕۆژ ئایا باش ئەگەر ئەو نەخۆشە ئەو کەسە هاتوتۆ نەخۆش بێ ئێستا خانەوادەکانی لە ماڵەوە نەخۆشەکەیان هەڵەگرتووە. چەند کەسی کە هەیە و بیان ناسن من ناسیم بە زۆر نەوانی کە دێنەوە ئەو 200 کەسێک کە هاتوونە تۆ ئێستا کە لە دەستگاکان ناویان بڵاو کراوەتەوە چەندیان ئێستا لە کەرنتینە کوڕەکەم هاتە ماڵەوە خێزانم هاتە ماڵەوەیان نا ئەگەر خوانەکە گرت بێت ئێمەش گرتوومە ئەگەر ئەم گرم ئێستا چوومەتە مزگەوت جەماعەتی مزگەوتش گرتوێتی وایان نا چوومەتە بازارش گرتوێتی ئەوە زۆر بڵاو دەبێتەوە وەسەری زیاتر دەڕوە. لە زانکۆی سنە کوردستانەتان خوێن بۆچی لە منزریەوە گەڕانەوە؟ یەکەم شت بەوەی ئەو قەڵباڵغیەوە بووکە ئەو هەموو خەڵکی زۆر بە و مەرزانەدا دەڕۆشتنەوە مەرزی باشما کە زیاتر لە ڕۆژی یەکەمەوە زیاتر لە 500 کەس بەو مەرزەدا هات بوونەوە قەڵباڵغیەکی زۆر پەیدا بوو و دووەم شتیش ئەوە بووکە ینی کولیا نەیدێش ئێمە بڕۆینەوە هەتا هەمومان ڕێکەوتنێکمان کردن لەگەڵ قوتابیەکان و کولیەکە ڕێگەیان پێدان بڕۆینەوە لەبەر ئەوە کە وەزعەکە بەرە و خراپتر بێت دەترسان لەوەی ئەو شوێنێک کە ئێمە کەرنتین دەکرین ناخۆش بێت یاخود ناتوانین لەو شوێنە بەرگە بگرین بۆی ئەو خواردنانی کە پێمان دەدرێت یاخود ئەو شوێنێک کە لی دەمێنینەوە یان ئەو کەسانێک کە لەگەڵمان دەبن یان چەند کەسێک بۆ نمونە 10 کەس لە ژوورێک بە زۆر ناخۆش.
ئەوان تەواوی دۆکۆمنتەکانیان لەبەردەستە کە لە مەرزی مونزریەوە گەڕاونەتەوە دەژڵێن بە تەنها بە وەرگرتنی پلەی گەرمی جەستەیان ڕێگەیان پێداون بگەڕێنەوە. ئیسماعیل لەگەڵ 300 قوتابی دیکەی باشووری کوردستان لە شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شەپزیشکیەکان دەخوێنن. ئەو دەڵێت نەدەبوو هەموو ئەوانەی لە هەر شارێکی ئێران هاتوونەتەوە پێکەوە تێکەڵ بکرانایە بەو پێی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە شارەکانی ئێراندا جیاوازن لە یەکتر. زۆربەمان بە مەرزی مونزریە گەڕاوینەوە لەوێت تەنها کە دیمانیانی تەنها پلەی گەرمیمان ژیرە تەنها ئەوەش وەکو خۆمان کە ئەزانین زۆر پشکنێکی سەرەتاییە یعنی تەنها بە گرتنی پلەی گەرمی وەزارەتی سەحە ڕێگەی پێدان کە داخلی عێراق بین کە لە کرماشان بووم هیچ حاڵەتی نەبوو لە سەقسنە لە هیچ حاڵەتی نەبوو ئەو کاتە بەڵام بەڕێزێک کە لە چەند ینی لێرە هەن کە لە زنجان هاتوونەتەوە لە زۆر نزیک لاقم کە ئەو کاتی ئەوان گەڕاونەتەوە ده حاڵەت هەبوو لە زنجان کە شارێکی بچووکە ینی ئەوان ئێستا ئێمە پێکەوە لێرێن ینی ئەگەر مەترسی نەشبوو بێ لە کرماشان بە هیچ شێوەیەک لێرە مەترسیم زۆر زیاتر لەسەر ئەوە ئەو ستافەی ئەو برادرانەی کە لێرن لە هۆتێلە ترسیەوەتان هەیە لە بەشێک لەو خەڵکەوە توش بن کە لێرە لەگەڵتان نیشتەجێن بێگومان ئەوە مافیش خۆمانە ترسمان لێ بێ لەبەرەوە یەکو وتم من لە کرماشان وەکو شەقلاوە وابوو هیچ حاڵەتێک نەبوو بەڵام کە کاتێک کەسێک لە شارێک دێتەوە کە دە حاڵەتی هەیە شارێکی بچووک زۆر ئەمە شتێکی مەترسیدارە. لێرە چیرۆکێکی دیکەی ناخەژێن بوونی ئەم منداڵە شەژمانگەیە کە بۆ چارەسەرکردنی کێشەی نەبینین ڕووی کردبوو ئێران بەڵام کەس و کارەکەی بەبێ ئەوەی هیچ چارەسەرێکی بۆ وەربگرن بە پەلە و وڵاتە بەجێ دەهێڵن لێرێش بە ناچاری کەرەنتین دەکرێت. دەچینە یەکێک لە کەرەنتینەکانی دیکە تیمی پرۆگرامی بنکۆڵ سەر لە نوێ بەرگ و ماسک و عینەکی خۆپارێزی دیکە دەپۆشن شێوازی دیکەی چاودێری پزیشکی لێرە دەبینین سەبارەت بە گلەی بەشێک لە هاوڵاتیانی نزیکی کەرەنتینەکان ڕوونکردنەوەی پێویستی پزیشکی دەدرێت وا دیارە بەشێک لە نیشتە جێکراوەکانیش ڕازین لەو خزمەتی پێشکەشیان دەکرێت. هەندێک لە خەڵکی یان ئەو کەسانەی نزیکن لە هۆتێل و شوێنە گشتیەکان ڕەگە سەرنجیان هەبێن گلەیان هەبێڵێن ئەو کەسانە لێرن هەچەنە وەک جەنابەتان ڕاتان گەیانەوەنیشی گومانیان لێکراوە نمونونەکانیان بە نەگەتیڤ گەڕاوەتەوە سەلامەتن گوایە نزیکن لەوانەوە تووشی کێشە بن بەڕاستی ڕێنمایی جەنابتان چییە بۆ ئەو خەڵکانەی نزیکن بۆ لەم هۆتێلەکە ئێمە گفتوگویتی ئاکەین ئەم دڵنیایە تووشی هیچ کێشەیەگە بن لە کاتێکە ئەمان هەمیان سەلامەتن بە پێی پشتینەکانی جەنابتان ئەم دڵنیایە و کەسانە دەکەمەوە کە نێزیکن لە ئوتێلەکان یاخۆ لەو شوێنانێکە قەرەنتینیان لێدانراوە کە بە هیچ شێوەیەک پێویست بە ترس و ڕاوڕاوە چێ ناکەن چونکە خۆی ئەو نەخۆشە ئەگەر هات و خوانە خواستە کەسەکە هەبوو وتینیش مەترسیەکەی لە 3 مەترە واتە 3 مەتر مەترسی ئەوەیە ئەگەر هات و نیشانەکانی لەگەلی تێکەڵ بێ لەوانەیە لە ڕێگای پژمین یاخۆ لە ڕێگای کۆپین یا لەخەوت دەست بەرکەوتن ئەو نەخۆشی بگواسێتەوە پێویست بە هیچ ترسێک ناکە خۆشبەختانە ئەو هاوڵاتیانێ لە لای ئێمان گومان لێکراویش نین بەڵکو ئەمە بەس بەبستی ئەوەی کە سەلامەتی هەموو لای بپارێزین لە لای خۆمانداناون دوای ئەو 4 ڕۆژ ئەگەر هاتو هیچ نیشانەیەکیان نەبوو ئەو کاتار کە سەبا خێزانی خۆشاد دەبێتەوە ئینشاءالله. زۆر دوایین ڕێنمایی چییە کە هاوڵاتیان لە زاری جەنابتەوە وەکو پزیشکێک وەری بگرن؟ بەڵێ خۆی باشترین شت لە کاتی ڕوودانی هەر نەخۆشیەک خۆپاراستنە پاک و خاوێنی ڕاگرتن دەست شوشتن بەرنەکەوتن یانی یەکتری ئەوجە چ لە ڕێگای دۆقەکردن یا ماچکردن یا خۆت بە بەکارهێنانی کەلوپەلی یەکتر بۆیە زۆر ضروریەتە کە ئەمە احتیمام بە پاک و خاوێنی خۆمان بدەین خۆمان بارێزین هەتا پێمان بکرێت نەچوینە ئەو شوێنانێک کە زۆر قەڵەباڵغن یاخود ئەو شوێنانێک کە مەسەڵەن گومانی ئەویان لێ دەکرێت کە بڵین نەخۆشخانەکان کە خەڵکێکی تێدا کە بڵین بخۆی بەرگری لە شیکەمەیان خۆی نەخۆشە ئێمە بچین و ئەو دروستکەین و ئەو هەوایەکە لێوێن دەرە ڕەنگە خەڵکێک تووشی ئەوە بێتم لەوانەیە پشوشی ئینفلۆنزایەکی بەسیط بێ یان شتێک گومان ئەو کاتە مەشاکل بۆ خەڵکە دروست دەکات ترس و دڵاوی بۆ خەڵک دروست دەکات. ئێوە لە ئێران گەڕانەوە لە چ شارێک بووی بۆ چم بەستێک چوونە ئێران بەڕاستی؟ ئێمە لە خۆشان بوو لە ئێران لە ڕزاییە بووین لە ڕزای ئورمێ ئەوە تقریبان 2 مانگە لێ بووینە زەمای ڕۆژی یەکشەمە گەڕاینەوە هاتینەوە عازیۆمەران لەوێش هاتینەوە ئێرە لە حاجۆمەران ناردێن بۆ شەقڵاوە ناردیان بە شەقڵاوە بەخۆیان ئەمەیان هینا بەڕێزەوە مرتاحی ئاسوودەی کە لێرەی زۆر مەرتاحیشی ئەلێ وەڵڵا تۆ خۆت نەخۆشیت لەگەڵە هیچ؟ نانم بە خۆ نەخۆشیم نییە نەخۆشیت نییە؟ نانیتەوە ڕۆژانەش پشکنینی بەرداوتان بۆ مەحەدەلە چەند ڕۆژە لێرەی؟
ئەو 9 ڕۆژە لێرەینە ئەو نت نەماوە بڵین نانەکەم ماوە. لەگەڵ هاتنە دەرەوەشمان دیمەنی سەردانیکردنی کەرەنتینەکراوەکان دەبینین لەلایەن کەس و کارەکانیانەوە. دوو دۆستی زۆر خۆشەویستم لێرەنە خەڵکی ڕانیەنە هاتین بۆ سەردانیان زۆر سەلامەتن زۆریشان ڕا لە تیمەکانی تەندروستیە ئەشیامان بۆ هێنابوون و لیاوەتی زوو بەڕێزەوە بۆیان برنەوە ئاشیابان بووان بەڵام بێت لەو دیوی پەنجەرە و لەو دەن پێدرشوشەوەمانە مەزالمان نەبووچینە سەرێ مەزالمان نەبووچینە سەرێ ڕێگان پێ نەداین و ماڵیان ئابێ و بۆ پارێزگاری وانە و ئێمەشە بۆ دوگرانە. ئێرە بینایی قایمقامەتی قەزای شەقڵاوەیە بێجگە لە ژەمەکانی خۆراک پێداویستی دیکەی میوە و چەرەسات دابین کراوە. ئەو کەسانەی لە کەرەنتینەکان پێویستە ماوەی 14 ڕۆژ لەژێر چاودێری بن تەواوی پێداویستەکانیان بۆ دابین دەکرێت هەر لە ژەمەکانی خواردن لە تەواوی پێداویستەکانی دیکە تەنانەت لە دایبی منداڵیش دابین کراوە بۆیان بۆ ئەوی لە ماوەی ئەو 14 ڕۆژە بە سەلامەتی و بە خۆشگوزەرانی تێی بپەڕێنن. قایمقامی قەزاکە دڵنیایی دەدات کە تەواوی ئەو ناوانەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بڵاوی کردوتەوە و لە سنووری ئەواندایە ئێستا لە کەرەنتینەدان و هیچ کەسێک لە دەرەوە نییە کە گومانی لەسەر بێ. ئەوتێت هەندێک لە خەڵکی واستەیان بۆ کرێ یان واستە ئەکەن بۆ ئەوەی زووتر لەو 14 ڕۆژە بهێنرێنە دەرەوە. تەلەفۆنتان بۆ کرێ ڕۆژانە؟ کەس تەلەفۆنی نەکردووە تا ئێستا چونکە ئەوە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتە کە هەموو کەسێک دەبی بەو پرۆسەیە بڕوە لەبەر سەلامەتی ماڵ و مناڵەکەی اینجا خۆی اینجا کۆمەلگای دەوروبەری. سوپاسی بەڕێزان هاوڵاتیانی دانیشتووی قەزای شەقڵاوە ئەەکەین لێرەوە دڵنیایان ئەەکەین کە بە هیچ شێوەیەک ترس و دڵەڕاوکیان نەبێت چونکە ئەو میوانە ئازیزانە لەوانەیە تەندروستیان زۆر لە ئێمە باشتر بێ. سوپاسی ڕێکخراوی دەستگای بارزانی خێرخوازی ئەەکەین کە هاوکارمان بوو. بەڕێوین بەرەو یەکێک لە خاڵە سنووریە نێودوڵەتیەکان هەتا زیاتر دەڕۆین زەوی زیاتر ڕەنگی سپی دەپۆشێت. ڕێگاکە چۆڵە و جوڵە بە تەواوی کەم بۆتەوە. لە ڕێگادا مەفرەسێکی ئەمنی دەبینین کە چاودێری هاتن و چوونی قاچاغ و نایاسایی دەکەن. لە ڕۆشتن بەردەوامی نودەگەینە خاڵی سنووری حاجی ئۆمەران. لێرە دیمەنی ئەو ئۆتۆمبیلانە سەرنجمان بۆ خۆی دەبات کە لە ناو بەفردا بە تەواوی نقوم بوون. گەڕانەوەی گەشتیار و جوڵەی بازرگانانیش وەک بەفرەکە سارد و سڕە. کات یەکوسی خولێکی پاشنی وەڕۆیە. تەنها چەند کەسێک هاتوونەتە خاڵە سنووریەکە. لێرە پشکنینی سەرەتایی پلەی گەرمیان بۆ دەکرێت و پاش ڕێکارە یاساییەکانی دیکە لە چاوەڕوانیدا دەمێننەوە تا ئەو کاتەی با ئۆتۆمبیلی تایبەتی بەرەو شوێنی کەرەنتینەکراو دەبرێن. بە بەراورد بە دوو هەفتەی ڕابردوو ڕێژەی هاتنەوەی گەشتیار لە خاڵی سنووری نێودوڵەتی حاجی ئۆمەرانەوە کەمی کردووە. لێرە هۆکارەکان بۆ دوو بەش دەگەڕێنەوە دەڵێن ئەو گەشتیارانەی کە لە کۆماری ئیسلامی ئێران بوون ماوەی یاساییەکەیان تەواو بوو ئەبوو بگەڕێنەوە لەسەر ڕۆژی ڕابردوو گەڕاونەتەوە. بەشێکی دیکەش دەڵێن ڕەنگە بەشێک لەو هاوڵاتیانە نەیانەوێ لێرە بە ڕێگەی فەرمیە تێبپەڕن و 14 ڕۆژ لەژێر چاودێری بیان هێڵنەوە بۆیە هەندێکیان ڕێگەی قاچاغ و ڕێگەی نایاسایی هەڵدەبژێرن یان ئەو خاڵە سنووریانە هەڵەبژێرن کە لەگەڵ وڵاتی عێراقدایە بۆی بەم پشکنینە 14 ڕۆژێدا تێنەپەڕێت. وا دیارە ڕێگە قاچاغەکان بە تایبەتی لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ناوچەی زەڵێوە بەرەو هەڵشۆ لە ئیدارەی ڕاپەڕین لە باشووری کوردستان کە هاوسنووری ڕۆژهەڵاتە بەردەوامە. ئەو کارش لە بەرامبەر 1 ملیۆن تومەن ئەنجام دەدرێت. ڕێگەی دیکە هەبوو بێجگە لە ڕێگەی فەرمی جەنابتان بیرتان لێ کردبێتەوە یان خەڵکانێک پێی وتبن ڕێگەیەکی قاچاغ هەوەرن. دەڕێ سەردەشە بوو بەڵام وتم کاکە من چیم کردووە دەچمەوە وەکو وڵاتەکەم چی داناوە چ بڕیارێکەیە جێبەجێی دەکەم با منیش تەندروستم چێ دەڵێ نەخۆشەکەم هەڵنەگەشتووە یا و ڤایرۆزە دەچمەوە با 14 ڕۆژ 5 ڕۆژ چەندێکە ڕێگەی قاچاغ هەبوو لەسەر ڕێگای قاچاغ هەبوو پێشیان وتم خەڵکێکیش هەبوو پێم وتم کاکە لێوە مەڕۆنەوە وەرنەوە بە ڕسمی دەڕۆینەوە هیچ کێشێکیش نابێت. ئەوان پابەند نەبوون ڕۆشتنەوە بەخوای نەفەری چند ڕۆیشتەوە دەنا ئەوانی کە پابند بوون
ئەوەنتە پا بەڵێ چوونەوە منتیقی باشماخ بە چەند نەگەیان پەڕانەوە بە پارە وڵای دەتبەنە هەڵشۆ بە 1 ملیۆن تومەن تقریبا 8,000 دینارێکی عراقی دەکەم کەتە و ڕێگەیە هەیە وڵای من بیستومە نابی ناتوانم بڵم هەیە یان نییە بەس قسەکردنەکە هەیە لەسەری دەڵێن شتێکی ئاوا هەیە لێرەوە بە منتیقەی زەڵێدا و بەوانەدا خەڵکێک دێن و دەبن سنوورەکەش لێک نزیکە هاتوویەکە دەتوانێت بکرێت بە ئاسانی بەڵام تۆ 4 ڕۆژمانەوەکە دەڵبژاتی خۆت و ئەو خەڵکێش وەرە 4 مانگیش بێ کێشەنێ لەکرد دەمانگیش بێ کێشەنی نەوەڵڵا لەلایەن کەسێکەوە کە ناسراومانە کوترا کە دەتوانن بیهێنینەوە بیبینە گوندەکەی خۆمان کە لە باغێکدا ماڵەکەیە کە لەوێ نیشتە جێکرێن باشە بەڵام بەجددی ئەوەی ئەمن بۆ خۆم نەمتوانیەوە قبولکەم ئەنی ئۆتۆنی بە ڕێگەیەکی قاچاق بێت بەڵێ زۆر باس هەنوە زۆر کەسی شەیە توانیویانە بێت بە منیان گوت یعنی بەڵێنی 100% درا کە ئەمن بڕۆمە جێگەیەک دانرێم کە کەس دەستی پێم نەگا ینی لە جێگەیەک بم ئەو 4 ڕۆژە لەوێ بەڕێکە بەڵام ئایا من کەسێک نبینم یان براکەم نبینم یان دایکم نبینم یان خوشکم نبینم یعنی حتا کەسانی تر بەڕێی من ئینسانیت لەو کاتێدا ئینسانیت و وجدان لە هەموو شتێک مهمترە کۆمەڵە گەنجی پڕ ئینێرژی لێرە یعنی زۆر سێر بوون لە مەرزەوە کە هاتین هەر کە سواری کۆستەر بوون بە چەپڵە لێدان هاتون یعنی منەوە لە ڕێگای موبایلەکەمەوە هەموویم تەسوور کردووە بە چەپڵە لێدان هاتون هەمووی پڕ ئومێد بە ئومێد کە خۆیان ئامادە کردبوو کوتیان مادام ئێمە هەردەچین بۆ بە خۆشحاڵی نەچین بۆ دەبێت تااقەت بین ئەسڵەن گویان لێ نییە کە شتێکێ بە ناوی نەخۆشی وە چاودێریەکی باشیش هەیە تیمەکانی تەندروستی یەکەم کەسن لەم خاڵە سنووریە کە ڕوبەڕووی هاتنەوەی گەشتیاران دەبنەوە ئارچێکی قورس و مەترسیدار بەڕێ دەکەن ئەو خەڵکانە و گەشتیارانی کە دێنەوە بەرەو کەمی چوونە ئێستا کەمترن ڕۆژانە نزیکەی لە دەوری 30 تا 40 کەسمان هەیە گەشتیارەکان ئەو لۆدەی سەرەتان نەما ئەو لۆدەی سەرەتان نەماوە حکات چێ خەڵکێک هەیە بە قاچاغە گەڕێتەوە یان نەخێت ئەو خەڵکی کە لەوێ بووە هێوا شێوەش گەڕاوەتەوە هۆکاری گەڕانەوەی ئەو خەڵکانە قەنەعاتەکەم قبولی ئەوەیان نەبێت ژیانی ئەویان تێدا نەبێت کە کەسێک پێی بڵێت تۆ نەخۆشی یان ئەو حاتیفە و سۆز و حەنانەی نەبێت بۆ خەڵک و نیشتیمانی خۆی کە هەڵگری ڤایرۆسی ئێوەڵێن ڕێژەکە کەم بووتەوە نیە بەڵێ بۆچیە گەڕێنەوە ئەو گەشتیاری کە لەوێ بووە گەڕاوەتەوە یانەوەی بۆ نەخۆشی چوە گەڕاوەتەوە لەو ماوەیە یان نەخێت بەشێکی ڕەنگە بە قاچاق بێتەوە و قبوڵی نییە پشکنینی بۆ بکەن 4 ڕۆژ بیخەنە ژێر چاودێریەوە ئەو گەشتیارانێمە کە دەڕۆنەوە ماوەی 1 مانگ ئیقامەیان هەیە لە ماوەی 1 مانگە ئەبێ بگەڕێنەوە ئەم وەختە تقریبان بەرەو تەواوبوون ئەڕوا لەبەرەوە گەشتیارەکان کەمتر بووە و بەشێکیان لە دەواازەکانی تر ڕەنگ بێ لە شوێنی تر بە قاچاق هاتبوونەوە کە ئەمەش لە راپۆرتێکدا حکوومەتی ئەعلانی کرد و هەمان وابزانم بەشێکی زۆریشان دەست بەسەر کرد. بە پێی ڕێنماییەکان هیچ شۆفێرێکی بار هەڵگری ئێرانی نابێت بە هیچ شێوەیەک لە بار هەڵگرەکەیدا ببەزێ کارەکە تەواو خۆپارێزیە بەڵام وا دیارە بۆ شۆفێرەکانیش تەواو جێگەی نیگەرانیە داوای هەندێک کاراسانی دەکەن خەڵکی خانێمە خەڵکی پیران شار دەباسیەوێت چۆنە بەڕاستی تا چەنە خەڵک خۆیان پارێزێت تا چەنە پێداویستی پزیشکی هەیە وەڵی پێداویستی پزیشکی هەر چەندی بڵێ کەمە هەر نییە دەڵێم بڵێم نییە ینی بەتەوێ یەک ماسکی بکڕی نییە حەز دەواخانەیەکی دەچی ئەوە قەتحەیەکی نووسراوە لەسەر شوشەکەی نووسراوە کاکە ماسکمان نییە پەنجەوانەمان نییە بۆچی لە هیچ نییە نازانم ئێران بووە ئەو شتێک کە دەتەوێت نییە جا نازانم بە خاتری چیە نییە نە باسکەیە نە پەنجەوانە هەیە ئەمەش جا نازانم دەنگم بۆ لای ئێران دەسییانمە داوای پێویستی شەدیدمان بە ماسک و بە پەنجەوانەیە بەڕاستی بەداخەوە ئەمن کە لە خەڵکی پیران شاریمە پەیدا نابی بەتەوێ یەکدانە ماسکی بکڕی پەیدا نابی ئەوەش بە قورحانان ئەوەی کە پێمە 6 مانگ لەوەی پێشە لە کارخانە قەندی خانەیە هەڵم گرتپوی دێستا پێم ماوە بە قورعان 3 ڕۆژەوەم پێ کاریگەریەکەی زۆر کەم 2 ساعتە 3 ساعتە زۆر زۆرەکەی ماسکی فلتێردابی 8 ساعتە تەواو 3 ڕۆژە ئەوەم پێەیە چارەشم نییە عیلاز نیە مەزبورم پێم بی ئەو سایقەی کە دێتە دیوی عێراقێ بەڕاستی هەم خوێندەواری هەیە هەم ماڵ و منداڵی هەیە هەم خانەوادەیە لە دیوی عێراقی بێڕێزی پێ نەکرێ ئەمە تقریبان هەفتەیەک لەمەوبەر لە دیوی ئێرانە بۆ خۆمان ساخکان مەبەستمان وا بوو کە هەر نین بۆ خاچی بۆ عێراقی بایکۆتی بکەین بەڵام دوایەوە بەداخەوە لەبەر سەحبارەکان کە ئەوانی بارمان پێبوو لەبەر سەحبارەکان نەمانتوانێ نەهاتنەکەش
فقط سەبارەت بەوەی بوو نەجێگای ئاودەستی هەیە نە شوێنێکی دیاریکرا بوو نوێژێ هەیە نەبوو نان خواردنی هەیە ئیدی یەکسەر سەحاتی یەکی شەوێ ئەمە لێرە بەڕێکەوتوینە بۆ هەولێرێ ساعت حوتی بەیانی گەیشتوێتە هەولێرێ ئیدی ناڵن کاکە ئەو سایەقە خەوی دێ هاتو دەعمی کرد هاتو سیارەی وەرجێڕا یەکسەر دەبی بڕۆی هەتا هەولێرێ ڕاوەستان نییە دوایەوە یەکە گەشتینە هەولێرە ڕۆژەکەی خەریکی باربەتاڵکردن و ئەو زورەشتین هەنجینە دیسانەکانە سەحات یەکی شەوێ دەبی بەڕێکەبین ئیدی بێڕاگرتن بێوەی کە مەسەلەن شوێنێکی دیاری کرابوو نوێژێ بۆ ئاودەستێ بۆ خواردنێ هەبی نییە. بەڵام لەم دیمەنانەدا لە گۆڕەپانی خاڵە سنووریەکە تێکەڵبوونی شۆفێران و پابند نەبوونی وەک پێویستی شۆفێران بەڕێنمایە تەندروستیەکان دەبینین. کێشەکە ئەوەی لە ترانزیت کە جوورەکەی تریتیر لە ترانزیت بارهەلگیری عێراقی ئێرانی یان تانکەری ئێرانی داخلی هەرمی کوردستان دەبی ئەمەش لێرەش داوان لێ کردووە کە هەر بە شوفێرێکی ئێرانی کەدێت پابەندی ڕێنەمایەکان بە دەستەوەنەدا دەست بکات دەمامک ببەستێ کە دێنیش لە بۆ ڕایکردنی شەکانی خۆشیان پیلەوەرەکان وشیان بوو دەکەن و تیمێکی ئەمنین دروست کردووە بۆ ئەوەی کە چاودێریان بکەن لێ نەگرن دابەزن و وەکو حکوومەت خواردنشیان بۆ حاضر دەکەین کە بە هیچ شێوەیەک دانەبەزن. بەرپرسانی گومرجی هەرێمی کوردستانیش دەڵێن تەواوی ڕێگا نافەرمیەکان داخراون. پێشتر لە حەودانە خاڵی سنووریەوە ئێمە کەلوپەر هێنراوە تا هەرێمی کوردستانەوە ئێستا ئێمە چوار لەو دەواازە سنووریانە داخراون هەموو ڕێگە قاچاقەکان داخراون و بە هیچ شێوەیە ڕێگە نادری هیچ هاتوچەیەکە بێ جگە لە دەواازەکان و داروازەکانیش بەڕاستی دەچێت کۆنتترۆڵێکی ورد و چاودێریی توندی ئاسایش تەندروستیایە و بڕوان ناکەم لە هیچ دەواازەیەکەوە ڕێگە بدرێت هیچ کەسێ بە مخالفی ڕێنمایەکانی تەندروستی داغڵ بێت. هەر چوار خاڵی سنووری فەرمی بەڵام نانێدۆڵەتی سەیرانبەن شوشمێ مەرزی کێلێ لەگەڵ پشتە ئەمانە دڵنیایی ئێن بە جۆرێک هیچ بارێکیان لێو نایێت هیچ شێوەیە لە ئێستا هەمویان جوڵی بازرگانی تیانە ڕاگیرە هێزەکانی پاسەوانانی سنوور ئاگادار کران کە بە هیچ شێوەیە ڕێگەنێن بە خەڵک و ئەتوانم بڵێم لێرەوە لەوێش ئەگەر قاچاقێکە بوو بێ وەکو خۆمان لە تەلەڤیزۆنەکانەوە ئەیبینین هەموو ئەو باندانە دەستگیرەکرێن بۆیە ئەگەر ڕێگە بدرایەت ئەم باندانە ئەوە ناکەوتن خۆ بۆەوەی خەڵک بێنن بۆ ناو هەرێم و ئەوانی سەرکەوتو نەبوونەوە تا هەمویان دەستگیر کراوە. دەچمە قەزای سۆران و یەکێک لە کەرەنتینەکان. بەشێکی زۆری ئەو کەسانەی لێرەن وەک لە دیمەنەکان دەیان بینین پابەندی بەستنی دەمامک و هۆکارەکانی دیکەی خۆپارێزی نین. بەشێکیان بە یاریکردن و دۆمینەکردن کاتەکانیان بەسەر دەبن بەشێکی دیکەشیان بۆ ئەوەی دڵنەوەی خۆیان بکەن لە دووری کەسوکاریان بە شاییکردن هەستەکانیان دەردەبڕن. لە ئێستادا زۆرینەی و کەسانەی لەم شوێنە کەرەنتین کرابوون لە ماڵەکانی خۆیاندان کاتی یاسایی خۆیان کە 14 ڕۆژە تەواو کردووە. هەندێکیان ئەبینین دەمامک بەکار ناهێنن زۆربەشیان لێرە بێکەون تێبینیمان کە لە دیمەنەکانەوە هەمانە ئەو خەڵکی کە لێرە دانراون لە کەرەنتین لە ژێر چاودێری خۆیان دەمامک نابەستن بۆچی یانی ئەو تەسیلات و کاراسانیە لە چیەوە سەرچاوی گرتووە دەگمەنیان هەیە دەمامکی بەستە بێ خۆی دەمامک تەنها لەو حاڵەتانە ئەبەسترێتن کە کاتی کۆکە یا خۆ پژمینیان هەبێتن ئەو کاتە زۆرورەت دەمام بێتن شکر بە خۆک باشم کرد خەڵکە لێرە ئەهلی ئەم شوێنە کاوە بەیەکۆ نزیکن بەبێ دەمامک خەتەر نییە کێشە نییە بۆ خۆیان ناچکەوانە وەکو باسم کرد بۆ خۆیان پێشتریش هەموو ڕۆژانە پشکنین کراوە و خۆشیش نییە. تا ئەم ساتە 2772 کەس کەرەنتینەکراون لەو ژمارەیە 1609 کەس لە ئێستادا لە 31 هۆتێل لەسەر ئاستی هەرێمی کوردستان ماونەتەوە. ژمارەکانیش بۆ جۆرەن 532 کەس لە پارێزگای هەولێر 245 کەس لە پارێزگای سلێمانی 342 کەس لە پارێزگای دهۆک 7 کەس لە پارێزگای هەڵەبجە 235 کەس لە ئیداری گەرمیان لە ئیداری ڕاپەڕینیش 173 کەس لە کۆیە تەنها 12 کەس. بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان داواکارن هاوڵاتیان چاوێکی کراوەیان هەبێ لەبوونی هەر گومان لێکراوێک یان کەسانێک کە بە قاچاق دەگەڕێنەوە لایەنی پەیوەندیدار ئاگادار بکرێتەوە.
لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە جوڵە بازرگانیەکان هێشتا ماوە ئەگەرچی بە بەراورد بە ڕابردوو کەمی کردووە بەشێک لە هاوڵاتی و فەرمانبەر و کرێکارانی ژیواخوازن ڕێگە نەدرێت شۆفێری بارهەڵگرەکان لە ئۆتۆمبیل و بارهەڵگرەکانیان داببەزن نەوەک وە خۆیان دەڵێن هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بن و مەترسی دروست بکەن گلەیەکان نابڕێتەوە لە هەندێک خاڵی سنووری ڕێگە دەدرێت شۆفێری بارهەڵگرەکان داببەزن کە ئەوەش بە مەترسێکی گەورە لە قەڵەمە درێ بۆ ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەیەوە بەڵاو ببێتەوە تا بەرنامێکی دیکەمو لاگ لە خۆشییابن خواتان لەگەڵ